ئێرە زبڵخانەی کانەی قرژاڵەی هەولێرە کە دەکەوێتە نێوان ڕێگای هەولێر مووسڵ. ڕۆژانە هەزاران تۆن زبڵ و پاشماوەی زبڵ و خاشاکی شاری هەولێر لێرە چارەسەر دەکرێت و لە ژێر زەوی دەنێژرێت. سەربازی ون ئەمجارە باز لە چەند هاوڵاتێکی ژینگە دۆست دەکات کە بوونەتە فریاد ڕەسی خەڵکی شاری هەولێر لە پاکردنەوەی ئەو زبڵ و خاشاک و پاشماوەی کە لە شاری هەولێر کۆ دەکرێتەوە دەهێنرێت بۆ ئەو زبڵخانەی کە بە گۆڕستانی پاشماوەی زبڵ دادەدرێت. من ناوم علی حسێن نوارانی دانوشتی خەڵکی خەباتم، چاودێرم لە زبڵخانەی کانی قرژالە. ڕۆژانە دەوام لە سعات 8 سبێنێ هەتا 4 ئێوارێ دەوام ئەوەندەیە و بەڕاستی ئیشەکەم ماندیبوونە زۆر. لە 2012ەوە لەو جێ دەوام دەکەم هەتا ئێستا. ڕاستی ئیشەکەمان گەرە زەحمەتە و ناخۆشە و سەرمای زستان و گەرمای هاوین و ناو زبل و حتا هەسبێ هەتا ئێواری بە پێوە ڕاوەستایمە و چاودێری کەپسی دەکەم و چاودێری بلدۆزەر و شۆفەری دەکەم و ئەو ژینگە دۆستانە پاشماوەی ئەو زبڵە بۆگەن و پیسە بەچەند هەنگاوێکی سەخت پڕ لە مەترسی چارەسەر دەکەن بۆ پاراستی ژینگەی شاری هەولێر لە بۆنی ناخۆش و پیسی ئەو پاشماوانە کە بڵاوبوونەتەوە و چارەسەر نەکردنی هۆکارێکی سەرچیە بۆ پیسبوونی ژینگە. بەهۆی پیسی شۆنەکەەوە بەڕاستی تەندروستیم باش نییە، یان تووشی زەختی بوومە و تووشی ئیلتیهاباتی سەوەفانی پێم بوومە و ئیلتیهاباتی سینگم و ئیشەکەمان جێەکەمان زۆر پیس و ناخۆشە بەڕاستی. یان تووشی نەخۆشیەکی زۆر بوونە. ئەمجار بەجار لێرە یان قەڵم تێک دەچی، زەختم زیاد دەکا و ڕاست بەردەمەوە 2-3 جارە لە جارێک و 2 جار نییە لە ساحەی بەرمەوە ئەمنیان بردیتە خەستەخانەی. هەناسەم باش نایێت، یان بەهۆی پیسی جێیەکە مەگە لە ناخۆشە و پیسە بەڕاستی جێیەکی مەترسیدارە و لۆ تەندروستی ناخۆشە زۆر. سپاسی هەموو هاوڵاتیان دەکەم و کە ڕێزی ئیشەکەم دەگرن و ئەلحەمدولای ئەم تەعاملیان لەگەرم باشە و لایەنی حکوومەت هاوکاری نەباشە. ئەوەمان نییە یان هیچ نوقستانێک و ئەوەمان نییە، باشە هاوکاریمان دەکەن.
سەربازی ون چیرۆکی قوربانیدان و شەونخوونی و دڵسۆزی ئەو ژینگە دۆستانە بۆ نیشتیمان دەجێڕێتەوە. ئەوان 24 کاتژمێر لە شەو ڕۆژدا کار دەکەن و ژیانی سەدان هەزار کەس لە مەترسی ئەو پیسیە دەپارێزن بە پاڵپشتی و هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بە دابینکردنی پێداویستیەکان بۆ ئەنجامدانی ئەو خزمەتە گەورە بە مرۆڤایەتی و خەڵکی شاری هەولێر. ناو يوسف وعد اسماعيل مالم السيبردانا مروجي ساعات بيشي هجدي ميرات ساعات سالي ليش دكم من 2004 ليش دكم يش من 2004 ليش مراقبهم سبينا تا وقت ما خلاص دبيرينا ساعات هجدتين خواري تا ساعات يازدوني دين وناني دخون ساعات يقدرين خواري تا ساعات تا يوم ساعات خلاص دبين يشكم عام زيادة المخالفة كبسة كانها خلابك لدري غادي نازين أو زيرو ما بس ما نلي يردك نبي دواي شكل مالي خرز دبي بين تاسد زي كي خومان أو زي من دوزر كان ليش دكان ليه بي بتعرف دكان دور وازور احتياجي روز واحترام خوتي بارك بيشرو دكان عادي نستوش مشكلة شيء شيء بيتم دور واتو زاري جوايا دي عالم دي دري أشياء من أو كبسة دايا أشياء بزر كده بغلطي باركراها كبسة كده لا شيء بتني رودكين دقر له أشياء كي خده من تو درواتو ونشتشوها وكابلا قلت باريتي ده هذا دقيق كبسة كيات لما بتني روك دقر له خوي باركي خديته برتو روزانا ويشي ما متسيلة سلمان هي ما تشتكي تقريبا نا علاجها هو اللي صغاتين لو شيء لكن نقول شيء زور ناخوش زعمتها أتون نجم عمانة نجيجنا مانة نعطلة مانة ما هي روجك مانية مستمر بلا دوام بين كده الشيء الدوام اللي أوزع عالمك شيء خوم عن توردك وخاي صدق زونيش يا بداينا ساعة كبسة ساعة قلاب هذا أخبار ذكين رزالة تيجي زور دست أو هاوينا أنا ما عالم ما أريد هذا نجرب بس بريتو بردين ولا ساعات هشت سبيني هاتينا تتصاري هي وارد بوجر معينا باران دي دستان دي حين دستانيش بقى أول توقع سرمان دي هتابني بيراما زارو بوتين ما بري أو دبي لين ونورانا خوما نيش دكيني ودتشيني هو ويندري ساعات سادين وحين بزمة دي سألي له هذا خد دتشيني هو مارش عمور وجانش كده دتشيني هو ماري بيش يبتني الجورة هدركي حوشي يبتني الجورة تزلك ما دار ذكرين له عمامه خوما دشوني أو دتشيني ولا بابوني تكون من دار وزن تعامل ناكات نقول نعم أو بوني لما دي يسألني وارد سمو هربت بس منيك نيك شيء كبرى يقول أو قروتيها بونا كي زور بيسا بوني وزبري خطرياتي بس جيانك أو رحمي بقوي وهاي هاتيها أبو عالم للزحمة ولا الرزالة دهلش زبڵخانی کانی قرژاڵە یاخود هۆبەی ژینگە پارێزی لە کانی قرژاڵە لەسەر ڕووبەری 350 دۆنم زەوی ڕۆژانە زبڵ و خاشاکی شاری هەولێر و قەزا و ناحیە نزیکەکانی دەوروبەری تێدا کۆ دەکرێتەوە. ئەو زبڵخانەیە نزیکەی 11 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێرەوە دوورە. ئەم زبڵخانەیە لە ساڵی 2003ەوە هەتاوەکو ئەم ڕۆژوا ئێستا کار دەکات ڕۆژانە زبڵ و خاشاشی شاری هەولێر و قەزا و ناحیەکانی دەوروبەری کە نزیکەی 20 شارەوانی بە سنتەری شاری هەولێر و 6 شارەوانیەکەی هەولێر و 12 شارەوانی دەوروبەری شاری هەولێر زبڵ و پاشماوەکانیان دێنە زبڵخانەی قرژاڵە. پرۆسەی چارەسەرکردنی زبڵ و پاشماوە خۆی دوو بەشە. بەشێکیان پرۆسەی کۆکردنەوە و گواستنەوەیە، بەشێکیان
پرۆسەی چارەسەرکردنەکەیە. ئێمە ئەگەر یەکەم زار زۆر بە کورتی باسی پرۆسەی کۆکردنەوە و گواستنەوەکە بکەین، پرۆسەی کۆکردنەوە و گواستنەوەکە لە ڕێگەی ئامێرەکانەوە کە چەند ئامێرێکمان هەیە، ئامێری کۆکردنەوەی پاشماوەکان، ئامێری کەپسی پێ دەڵێن، یاخود ئامێری قەلابەکانە، یاخود ئامێری فاونە کە گسک لە شەقامەکان دەدا لە ڕێگەی کرێکارەکان و ئەو ئامێرانەوە بە نزیکەی 650 ئامێر ڕۆژانە زبڵ و پاشماوەکان لە سنتەری شاری هەولێر لە هەموو کۆچە و کۆڵانەکان کۆ دەکەنەوە و دەیگوازنەوە بۆ زبڵخانەیەکانی قرژاڵە. تەنها تێچووی کۆکردنەوە و گواستنەوەی زبڵ و پاشماوەکان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سنتەری شاری هەولێر مانگانە ملیارێک و 650 ملیۆنە کە گوژمەی ساڵانەی دەکاتە 19 ملیار و 500 ملیۆن دینار. کارکردن لێرە بە سێ تایمە لە هەشتی بەیانی تاوەکو چاری ئێوارە ئەوە تایمی یەکەممان، تایمی بەیانیان، تایمی ئێوارانمان لە سعات 4 بۆ 12 شەو دەست پێ دەکا، تایمی شەوێمان سعات 12 تاوەکو هەشتی بەیانی، ینی ڕۆژانە بەردەوام 24 سعاتە کارکردن لێکوانە، ڕۆژانە 2000 تەن زیاتر لە زبڵی ماڵان دێتە ئێرە هەڵدەستین بە داپۆشینی ئەم زبرانە لە ڕێگەی تێکدانی ئەو خانوانەی لە هەولێر تێکەدرێت لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر یاخود لە بۆی نوێژەکردنەوەی ئەو شوێنانە باڵەخانانە کە تێکەدرێت دێتە یەکوانەکاری چارەسەرکردنی داپۆشینی زبڵەکان پێ ئەنجام دەدرێت. لە کارەکەیان زۆر ناخۆشی و مەینەتی دەچێژە، ڕەنگە تەنها خۆیان هەست بە زەحمەتی و سەختی کارەکەیان بکەن کە ڕەنگە کەم کەس ئامادە بێت ئەو خزمەتە بکات لەبەر بۆنە بۆگەنەکەی و پیسی شوێنەکە کە دەست دەخەنە ناو پیسی پاشماوەی سەدان هەزار کەس. من ناوم ئاکۆ عەلی قورشیدە، 8 ساڵە لێرە دەوام دەکەم، سعات 4 لە 12 شەو. بەڕاستی ئێرە زەحمەتە، تووشی چەند نەخۆشی بوومە، کلیەکانم هەردوو تقریبا لە دەستمدایەوە لێرە لە پیسی ئێرە، ساد و سەرمایەکی زۆر بەڕاستی لێرە هەیە، زبرەکە بەڕاستی پیسە و بەڕاستی زەحمەتە. ناوم هەژار سەدیق عەلی، خەرچی سێبیرانم، سێبیرانی گەورە، ئیشم لێرە ئیشی زبر و خاشاک و هەولێرەیە، تقریبا 6 ساڵە لێرەمە، زەحمەتی زۆرە، بۆنە، پیسە، یعنی لەگە خەرچی کەپسی ناخۆشی بەشەر دێت تەعاملی دەبی لەگە بکەی، ناخۆشی زۆرە لە هاوینان، زۆر 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 ناخۆشترە، هێشتا دستانان بڕەک سەلامەترە، هاوینان زۆر گەرمە، بۆ زۆرە، دووکەرە و غازە و دەبی زۆر هەشیاری خۆت بی، خەتەریاتی زیاترە هاوینان لە دستانە. ینی ئەزیەتی زۆر زۆر ئەزیەتی ئەو شارەی هەر هەمووی لەسە پشتێمەیە، هەر هەمووی لەسە پشتێمەیە، کەس نازانی، کەس نابینی ئەو زبرە کودا دەپۆشرێ، ئەوە کووە، زەحمەتی ئەو ئیشەی کووە،
کابرا دێ زبری دەینی و دەکشێتەوە زبرەکە ڕوو دەکە و دەڕوا بەس ئەزیاتە زەحمەتەکەی ئەمەینە زەحمەتەکەی لێرە ئەمە دەزانیت چ زەحمەتە چ تێدا ئێرە کودا دەپۆشرێ ئازاری کووە بۆن و خاشاکی چییە؟ پیشەی من لێرە سایق حەفارەمە لێرە مەکانم حەفارەم لێرەیە لە 2014ەوە ئەمە لێرە ئیش دەکەین بەنسبەت ئیشی ئێرە ئەمە وەختی ئاگر دەبی یان وەختی شتێک دەبی دێن بە مەکاین دەیکوژێنینەوە بەردەوام لێرەینە بێزگە لەوەش جار هەیە شەوان جارێ سعات 2 1 3 4 شوێ دێ ئاگر دەگری دەین بە سەرەحی دەیکوژێنینەوە شەکەی وەناکەین دووکەل ببی لەوە مەتیخەیە ئەگەر نەیکوژێنینەوە زیانەکەی بە دەوروبەر دەگەینێت جارێ هەتا هەولێر دەچی ئەگەر نەیکوژێنینەوە دەگەیشتەنا هەولێر ئەو دووکەلە بەس ئەمە ئیشاڵ وەناکەین ئیشەکە بگەیشتەوەی کە دووکەل لەو مەتیخەیە دروست بی بەردەوام لە خەتین ینی هەر دەمای سعات 2 شێ بۆ 3 شێ بۆ هەر دەمای تەلەفۆن مالۆ بکرێ ئەمە فەوری گەیشتنی ئێرە وڵا چەند ساڵ لێرە مەراقیم ئەلێرەمەوە ئەوە لە 2005 تقریبا 18 ساڵە ئەوە ئەلێرش لاقم وای لاتێ ئەلەو مەزبەلێ ئەلێرش لاقم وای لاتێ ژینگە پارێزن و خەمخۆری کارەکەیانن سەرما و گەرما نازان و ناوەستن لە کارەکەن هەرچەندە دەستەکانیان ڕەنجی ماندوێتی دایپۆشیوە بەڵام بەهێزن و هەموو کارێک دەکەن بۆ پاراستنی ژینگە سەربازەونەکان ئەو کارمەندانن کە لە هۆبەی ژینگە پارێزی لە زبڵخانەی کانی قرژاڵە لە چەقی کۆکردنەوەی زبڵ و پاشماوە بێگوێدانە ئەوەی کە چەند مەترسی ژینگەی و چەند مەترسی تەندروستیان لەسرە بێباکانە ڕۆژانە 8 دەمژمێری تەواو 8 کاتژمێری تەواو خەریکی ڕێخستن و داپۆشین و چارەسەرکردنی ئەو زبڵ و پاشماوەیان کە 2100 تۆن زبڵ و پاشماوە لە ماوەی 24 کاتژمێردا دێتە زبڵخانە ئەو کارمەندانن ڕێکی دێخن ئەو کارمەندانن دای دەپۆشن ئەو کارمەندانن شۆفێری ئامێرە گەورەکانن ئامێرە قورسەکانن کە ئەو ئامێرانە تەنها لێخوڕینی لە شوێنێکی ئاسایی دەبێتە هۆی دروستبوونی جێژبوون و دروستبوونی مەترسی ژینگەی و مەترسی تەندروستی بۆ سەریان چ جای ئەوەی لە ناو زبڵخانە کار بکەن سەربازەونەکان ئەو چاودێرانەی شارەوانین کە لەوێ خەریکی ڕێخستنی ناو گۆڕەپانەکانن چاودێری هەموو ئامێرەکان دەکەن سەربازەونەکان ئەوانن کە 12 شەو تاوەکو هەشتی بەیانی لەناو لەو سنتەرە لە سنتەری لە چەقی کۆکردنەوەی زبڵ و پاشماوە لە ناو کۆڕەپانەکە بەلایی تێکەوە خەریکی چاودێریکردنی زبڵ و پاشماوەکانە و فیتەیەکی بەدەستەوەی سیارەکان ڕێک دەخاتەوە چاودێری ئامێرەکان دەکات چاودێری ئەوە دەکات نەک خوانەخواستە ئاگرێک دووکەڵێک شوێنێکە بێ ڕاستەخۆ ئامێرەکان دەنێرێت تاوەکو بۆ کوژانەوەی شوێنەکان و کۆنتڕۆلکردنی شوێنەکە ئەو سەربازەونانن کەوایان کردووە تەنها لە دووری 10 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێر ئەو زبڵ و پاشماوە زۆرە ئەو بڕە زۆرە کۆ دەکرێتەوە بێ ئەوەی هیچ گەڕەکێک هیچ ماڵێک لە شاری هەولێر گلەی و گازاندەی کۆبوونەوەی زبڵ و گلەی و گازاندەی بۆنی نەخوازرا و دووکەڵ و ئاگر بکە ئەوانن وایان کردووە کە ئێمە ژینگەیەکی پارێزرا و ژینگەیەکی تەندروستمان هەبێت بابەتی ژینگە بە تایبەتی دوای گۆڕانکاریەکانی کەش و هەوا و کاریگەریەکانی لەسەر تەواوی کۆمەلگاکان بابەتێکی جیهانیە چەندین کۆنفرانس و کۆنگرەی نێودەوڵەتی ساڵانە لەسەر ئاستی جیهان دەبەسترێ و هەموو حکوومەتەکان پلان و بەرنامەی تایبەتیان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پارێزگاریکردن لە ژینگە حکوومەت یاریێمی کوردستانیش لەو
چوارچێوەیەدا لە ناو کارنامەکانی حکوومەت بەشێکی گرنگ و جێگیر بابەتی ژینگە پارێزیە مەبدەئێکیشە لە لای ئێمە وەکو حکوومەت و فەرمانبەرانی ئەو حکوومەتە کە پارێزگاریکردن لە ژینگە بابەتێکی ئیمانیە ئەخلاقیە مرۆییە پەیوەندی بە هەموو ژیانەوە هەیە بابەتی پەیوەست بە ژینگەی شاری هەولێر و هەرێمی کوردستان پرەنسیپێکی ئەساسیە لەلایەن جەنابی سەرۆک وەزیرانەوە و ئێمەش هەموو فەرمانگە و دامەزراوەکانی حکوومەت لەسەر ئەو بابەتە زۆر بە ڕەشدی کار دەکەین. پێشەم شتێک دەستنگۆ خۆشبی لە کوردستان 24 و لە بەرنامەی سەربازی ون کە ئەو کەسانەتان هەڵبژاردێک کە بە فەعلی خزمەتی شارەکەمان دەکەن ژینگە پارێزەکان جگەلەوەی کە ئەرکێکی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام ئەرکێکی زۆر قوڕس جێبەجێ دەکەن کە پەیوەندی بە سەلامەتی ژیانی خۆشیانەوە هەیە ئەوانە بە تاکید سەربازی ونن بەڵام کارەکانیان ون نییە نەتیجەکەی دیارە ئەگەر ئەو خۆشەویستانە و کارانە نەکەن بە یەشێک کاریگەری لەسەر تەواوی شارەکەمان لەسەر خەڵک و لەسەر تەندروستی و پاک و خاوێنی شارەکەمان دەبیتن ئەوانە شایانی ڕێزلێنانن و هەمیشە پەرۆش و خەمخۆر و خۆشەویستی شارەکەی خۆیانن ئێمە کارەکانی ئەوان وەکو کارمەند و بەڕێوەبەرایەتی ژینگە و خزمەتگوزاری هەولێر و سەرۆکایەتی شارەوانی هەولێر زۆر بەرز دەنرخێنین بەڵام جوهدی ئەو کارمەندە خۆشەویستانە هۆکارێکی ئاساسی کارەکانە هۆکارێکی ئاساسی پاک و خاوێنی شارەکەمانە. دەستخۆشی زۆر لە بۆ کوردستان 24 و هەڵبژاردننی ئەو خۆشەویستانەی کە خزمەتی شارەکەمان دەکەن ژمارەیەک لە ژینگە پارێز کە ئەوانە لە بەرنامەی سەربازی ون خەڵات دەکرێن شایانی ئەوان ڕێزیان لێ بگیرێتن ئەوانە نمونەیەکن لە نمونە جوانەکانی شارەکەمان کە خزمەتی ئەو شارە دەکەن هەڵبژاردننی ئەوانە ماناو مەدلولێکی زۆری هەیە وێڕای دەستخۆشیکردن لیان ئێمە پیرۆزبایی لەو خۆشەویستانە دەکەین و ئومێد دەکەینە و خەڵاتە ببێتە بەشێکی دیکە لە خزمەتەکانیان و زیاتر خزمەتکردنی شاری هەولێر. کاکسیامەند پیرۆزە مۆفەقن ئینشاڵڵا تەماشایەکیان بکە پیرۆزە ئینشاڵڵا.